وەک ئەزانین بنکەی رووناكبیری گەلاوێژ سەر بە تۆڕی ناوەندی ڕۆشنگەری چاودێرە و کۆڕێکی بەناونیشانی ئایا فیلم بیر دەکاتەوە کە ئەمە یەکێک بوو لە کۆڕە گرنگەکان کە تیایدا چەندین باس و خواسی تایبەت بە هونەری سینەما لێکەوتەوە و لەوێدا ئاماژەی پێدرا و هەروەها باس و خواسی لێکرا بێگومان ئەم کۆڕە بۆ پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر دڵشاد مستەفا ڕێکخرا بوو. کۆڕەکە لە ڕۆژی شەممە لە 23 2021 کاتژمێر 3:30 پاژنیوەڕۆ لە هۆڵی شەهید ئازاد هەورامی لە تۆڕی ناوەندی ڕۆشنگەری چاودێر بەڕێوەچوو. دکتۆر دڵشاد مستەفا دکتۆرای لە فیلمسازی لە بەریتانیا بەدەستهێنا و 4 کتێبی دەقیشانەوەی بڵاو کردوەوە تا ئێستاوە بەشداری لە دەیان کۆنفرانس و فستیڤاڵی لە ناو دەرەوەی کوردستانیش کردووە. بێگومان دکتۆر دڵشاد مستەفا ژمارێکی بەرچاو توێژینەوە و وتاری لە گۆڤار و ڕۆژنامەکانیشدا بڵاو کردوێتەوە. بنکەی رووناكبیری گەلاوێژ وەک سەکۆیەکی ئازاد و ناوەندێکی ژیاری هەمیشە دەواازەی هاتنە ناو داهێنانی قەڵەم و سەرجەم بەهرە ئازادەکان بۆ هەروە شەمێنێتەوە. درەوشانەوەی بەردەوامی رووناكبیری و گەشانەوەی هزرە ڕۆشنگەرەکان ئەرکی هەمیشەیی دەبێت.